خزمەتگوزاریی دیکەی شاری پزیشکی فاروق بەمەبەستی زیاتر خزمەتکردنی هاوڵاتیان یەکەی فریاکەوتنی خێرا تەواوی لە شاری پزیشکی فاروق کرایەوە. یەکەی فریاکەوتنی خێرا تەواوی لە شاری پزیشکی فاروق 24 کاتژمێر لە خزمەت هاوڵاتیاندایە و هەموو فریاگوزاریە خێراکان دابین کراوە. بۆ پەیوەندیکردن لە کاتی بوونیەر حاڵەتێکی خێرا و ڕووداوی نەخوازراودا پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنەوە 0770 9 ملیۆن. شاری پزیشکی فاروق چاودێری پزیشکی بێوێنە.